بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيد الأولين والآخرين محمد وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. اللهم لا تجعل مصيبتنا في ديننا، ولا تجعل الدنيا أكبر همنا، ولا مبلغ علمنا، ولا إلى النار مصيرنا، وجعل الجنة هي دارنا، اللهم آمين. إيمان داراني بريز خوشويست برايانو خوشكاني آزيز، سلام و رحمة و مهرباني خواهي پروردگار برژێ بەسەر هەموو لایەکتانە. لەم کاتە پیرۆزەدا لە خوای پەروەردگارە پاڕێینەوە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی، بۆ خاتری ئەسما و صیفاتی خۆی، ڕەحم و بەزەی خۆی بڕێژێ بەسەر خۆمان و ماڵ و منداڵ و خۆشەویستان و دۆستانماندا. دیارە لە ڕۆژگاری ئەمڕۆدا بەهۆی ناڕەحەتی و قەیران و جاری وایە قەیرانی دارایی و قەیرانی لاوەزبوونی ئیمانەوە یاخود خراپی دەور و بەرمان کەم کەس هەیە ئەمڕۆ خەم و پەژارە و کێشە و مشکلەیەکی نەبێ. زۆر کاتکە کەسانێک دڵی خۆیان ئەکەنەوە بۆت، ئەوەی لە ناخیاندایە بۆت باسەکەن، هەستەکەی خەڵک زۆر خەمبارە، خەڵکی زۆر کێشە و مشکلێ هەیە و بەڵام کەسێک نییە بۆی باسکا و دەردە دڵێکی لا بکات. ئەمڕۆ لە کۆمەڵگایەکدا ژین ئەو کەسانەی کە بەردەوام خەم و پەژارە بە خەڵک ئەدەن، خەڵک خەمبارەکەن، زۆر ڕێژەیان لەو کەسانە زیاترە کە خەڵکی دڵخۆش ئەکەن بەداخەوە. بۆیە شەریعەتی پاکی ئیسلام بۆ هەموو دەردێک دەوای ناردووە، بۆ هەموو نەخۆشیەک چارەسەری ناردووە، بۆ خەم و پەژارەکانی ئێمە کە ڕۆژانە تووشمان ئەبێ پێغەمبەری نازدار صلی الله عليه و آله وسلم لە پێشدا قورئان چارەسەری بۆ داناوە. تۆی بەڕێز ئەگەر خەمباری و خەم و پەژارەیەکت هەیە، کێشەیەک ڕووی تێکردووی وای لێ کردووی خەوت لێ ناکەوێ، نانت پێ ناخورێ، دنیات لێ تاڵ بووە، تەنانەت عیبادەتەکانیشت وەکو خۆی پێ ناکرێ، کەسێک بێتاقەتی کردوویت و غەمباری کردووی، یاخود بەهۆی لە دەستدانی کەسێکەوە سەرۆت و سامانێکی دنیاوە غەمبار بووی، ئەوە بگەڕێرە و بەلای ئیسلام باوەڕ بفەرمون ئیسلام چارەسەری زۆرێک لە دەردەکانی باس کردووە. یەکێک لەو دەردانە کە ئەرزم کردن غەمباریە. ئینسانی وایە بەردەوام خەمبارە، بەردەوام بێتاقەتە، بەردەوام هەستەکە لە ناخیدا شتێک ئازاری ئەدات، شتێک بێتاقەتی ئەکات. ئەو چەند ساتەی کە دڵی خۆشە بیری لای ئەوەیە کە دوای ئەمە بێتاقەت دەبێتەوە، بۆیە کاتی دڵخۆشیەکەشی هەر بە بێتاقەتی بەسەر ئەبات. با پێکەوە من و تۆی بەڕێز بچینە خزمەت چەند زیکر و وردێکی پێغەمبەری نازدار و نووری چاومان صلی الله عليه وسلم بۆ ئەوەی تۆزی ئەم غەم و پەژارەی کە هەمانە لای دەین کۆتایی پێبێنین. یەقینتانە بێ پێغەمبەری خوا دکتۆری مرۆڤایەتی بووە، دکتۆری دڵ و دەروون بووە، چونکە هیچی لە خۆیەوە نەوتووە. پێغەمبەری نازدار ئەفەرمێ هەر یەکێک لە ئێوە کاتێک تووشی خەم ئەبێت، کاتێک تووشی پەژارەیەک ئەبێ، ئەگەر ئەم دوعایە بخوێنێت، دوعاکەی فێرکردوین پێغەمبەری خوا فەرمووی ئەم دوعایە بخوێنێ، ئیلا خوای پەروەردگار خەم و پەژارەکەی لا ئەدا، لە جێگای خەم و پەژارەدا دڵخۆشی بۆ ئێنێت. ئەم نزایە زۆر گرنگە و ئەو نزانەی تریشکە لە خزمەتتانە باس یەکەم. پێغەمبەری خوا فەرمی هەر موسڵمانێک ئافرەتەیان پیاوە، گەنجەیان پیرە، کاتێک خەمێک ڕووی تێکە ئەم نزایە بخوێنێ، ئیلا خوای متعال خەم و پەژارەکەی لا ئەدا و دڵخۆشیە خاتە شوێنێەوە. دوعاکەیش ئەمەیە پێغەمبەری خوا فێری کردوین، بڵین اللهم إني عبدك وابن عبدك وابن أمتك ناصيتي بيدك ماض في حكمك عدل في قضاؤك أسألك بكل اسم هو لك سميت به نفسك أو أنزلته في كتابك أو علمته أحدا من خلقك أو استأثرت في علم الغيب عندك
أن تجعل القرآن ربيع قلبي ونور صدري وجلاء حزني وذهاب همي. أم دعاء بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم هر كسيكي خمبار أم دعاء بخوانيه إلا أذهب الله همه إلا خواهي پروردگار خمكي لا داد وأبدله مكان حزني فرحا. ولا جيگاي خمو پجارة كدا خواهي پروردگار دل خوشي أهيني بو أو إنسانا. وهروها بيغمبري خواه صلى الله عليه وسلم نزایە ترمان بۆ باس دەکا کا بێتەوە کاری لاچوونی خەم و پەژارەکە ئەمڕۆ بەڕاستی خەڵکێکی زۆر بەهۆی خەم و پەژارەوە خوێندن لە دەسەدا، کەسابەت لە دەسەدا، ماڵ و منداڵ لە دەسەدا، باوک و دایک لە دەسەدا، ڕەفیق و جیران و دراوسێ لە دەستەدا. ئەم نزا و دوعایانە دەرمانێکن ئینسان بەکاریان بێنێ، چونکە ئەو خەم و پەژارەیە نەخۆشیەکە. بە ئیزنی خوا ئەگەر ئەو نەخۆشیە، ئەگەر ئەو خەم و پەژارە هۆکارێکی دیاری کراوی نەبوو، بۆ نمونە ئینسان بە هۆکاری ئەوەی کە زەرەری کردووە، بە هۆکاری ئەوەی مەسەلەن پارەی لە گیرفاندانیە، هۆکارێکی معنەوی نیە، هۆکارێکی حسیە، خوای پەروەردگار خەم و پەژارەکەی لە ئادات. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی تردا کە ئیمامی تەبەرانی و ئیمامی حاکمەی جێڕێتەوە، وهروەها ئیمامی منذیریە فەرمێ فەرموودەکە صحیحە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر کەسێک بڵێت لا حول ولا قوة إلا بالله، ئەم نزایەکە زۆر بەمان لەبەرمانە، هەر لە منداڵ و لەبەرێتی تا گەورە، لا حول ولا قوة إلا بالله، کە بەڕاستی ئێمە معنایەکی زۆر شامل لەخۆگرێ، معنایەکی زۆر گەورە هەیە لا حول ولا قوة إلا بالله. هەر کەسێک ئەمە بخوێنێ بڵێ لا حول ولا قوة إلا بالله كان دواء من 99 داء. أم لا حول ولا قوة إلا بالله پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم دەرمانە بۆ 99 نەخۆشی. لا حول ولا قوة إلا بالله پێغەمبەری خوا لەم فەرموودەدا کە صحیحە ئەفەرمێ دەرمانە بۆ 99 نەخۆشی ئەیسەڕوها الهەم، کەمترینی نەخۆشیەکان خەمباری و بێتاقەتیە. بۆیە بەڕاستی تۆی بەڕێز، تۆی خوشکی ئازیز، تۆی برای ئازیز، کاتێک خەم و پەژارێک ڕووی تێ کردی ڕۆژانە بڵێ لا حول ولا قوة إلا بالله، لا حول ولا قوة إلا بالله. دڵنیا بە خوای پەروەردگار جەلە جەلالوه ئەو خەم و پەژارە و کێشە و مشکلت لە کۆڵ ئەکاتەوە. وهروها پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم کاتێک کە بێتاقەت ئەبوو، کاتێک کە ناڕەحەت ئەبوو، ئەی فەرموو یا حەی یا قەیوم بڕەحمەتیکە ئەستەغیث، پەنایە بردۆ بە لای خوا، پەنایە بردۆ بە لای ڕەب العالەمین. ئەم نزایەیە خوێند هەر کاتێک پێغەمبەری خوا بێتاقەت بووایە و بێتاقەتیان بکردایە. بۆیە بەڕاستی ئینسان کاتێک ئەم نزایانە ئەخوێنێ یەقینی هەبێ کە لەلایەن خوای پەروەردگارەوە خۆشیەک دێ بۆ دڵی، بۆ هەناوی بۆ لاچوونی خەم و پەژارەکانی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەیەکی تردا باسی دوعاکەی پێغەمبەری یونس ئەکات. ئەفەرمێ کاتێک کە پێغەمبەری یونس لە سکینە هەنگەکەدا بوو، تاریکایی نهنگ، تاریکایی بەحر، لەوێدا بوو کە فەرمووی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين، لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين، لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين. أم دعائي خوێن پێغەمبەرێک لە پێغەمبەران لە ناڕەحەتیدا پێغەمبەری خوا فەرمووی هەر کەسێک ئەم نزایە بخوێنە فإنه لم يدعو بها رجل مسلم، هیچ مسلمانێک ئەم دوعایە ناخوێنێ في شيء قط إلا استجاب الله له، بۆ هەر شتێک بخوێنێ ئیلا خوای پەروەردگار وەڵامی ئەداتەوە، بۆ لاچوونی خەمە، بۆ لاچوونی کێشەکانتە ئەم دوعایە بخوێنە یەقینتە بێ خوای پەروەردگار وەڵامت ئەداتەوە. ئەگەڕێنەوە بۆ قورئانی پیرۆز و بۆ خودی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم کاتێک خەڵکی بێتاقەتیان کردووە، کاتێک خەڵک ناڕەحەتی کردووە، پێغەمبەری خوایش مرۆڤێک بۆ وەکو مرۆڤەکان خەفەتی خواردووە، بێتاقەت بووە، زانایان ساڵێکی ڕەبەقی ژیانیان ناوناوە عام الحزن، ساڵی ماتەبینی، چونکە پێغەمبەری خوا بە لەدەستدانی خێزانی، بە لەدەستدانی مامی ساڵێک بوو، تەواوی ساڵەکەی ماتەبینی و خەم و خەفەت بوو.
خواهی پەروەردگار ڕووە کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە خەڵکی قسەیان پێ کردووە ناڕەحەتیان کردووە پیان و تۆ ساحیر پیان و تۆ جادوگار پیان و تۆ ئەمە هەر لە خۆی و قساکەم قورئانەی ئەسڵی نێی خوایە کاتێک ئەو قسانەی کردووە خواهی پەروەردگار ئەزانێ کە ئەم پێغەمبەرە بێتاقەتە ئەم پێغەمبەرە ناڕەحەتە وإنا لنعلم خواهی پەروەردگارە فەرمی ئێمە ئازانین أنه يضيق صدرك بما يقولون کە سنگت چۆن ئەڵێی تووشی سنگ توندی بوویتە لە خەفەتە لەوەی کە خەڵق قسەت لەسەر ئەکات تووشی ناڕەحەتی بوویتە دڵت تەنگە فەرموویەتی کاتێک کە تووشی ناڕەحەتیەکەی تووشی ناڕەحەتیە بی تووشی خەم و خەفەتباریە بی ئێمە ئەزانین ئەی چی بکە دووشت بکە سبحان الله بکە وەکو من الساجدین ئەمان دەرمانی خەم و خەفەتە کە خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزدا باسی کردووە پەیوەندیەکمان لەگەڵایە دایکی محەممەد لە چەمچەماڵ بەڵێ فەرموو السلام علیکم مامۆستای بەڕێز عەلەیکم سەلام خوشکی بەڕێزم دەستخۆشی و بەرنامەیەت لێکم خوای گەورە بتپارێزێت سپاس ئەو برا بەڕێزاکەم کە پەیوەندیەکەی بۆم وەرگرتووە دوعای خێران بۆ بکەن و ئێمەش دوعای خێران بۆ بکەین بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی هەرچی لە دڵیان هەیە خوای تەعالا لەسەر خێر و بەرەکەت بۆیان جێبەجێ بکات ئامین خوایە سپاسیانەکەم و دەستیان خۆش بێ و مەمنونیانم مامۆستا گیان وەڵام من چەند شەوە ئەمەوێت تەلەفۆنت بۆ بکەم و بەس بۆمان وەرناگیرێت چەند پرسیارێکمان بۆ گەڵاڵە بۆ ئەمانەوێ جوابەکەی وەرگری ئینشاءالله فەرموو لە خزمەتان خوشکی بەڕێز مامۆستای بەڕێز هەت ئافرەتێک ئەگەر بێوێ لەم مانگە پیرۆزەیە هەمووی بگرێت سووری مانگانەی بۆ بێت و حەب بخوات ڕێگری بکات لەو سوورەی مانگانەکەی ئایا گوناحبار ئەبێ یان گوناحبار نابێ ئینشاءالله دانیشە بە دیار بەرنامەکەوە بە ئیزنی خوای پەروەردگار وەڵامێکی شافی و کافی ئەوەیە خۆم حەزم لە مناڵە دوو مناڵی چاوگەشتمان هەیە بەس مێردەکەم حەزی لێ نییە ئایا گوناحبار نابێت نا گوناحبار نابێت منداڵتان ورد نییە نا وەڵام مناڵی وردمانە دوو مناڵمان هەیە ماشەڵڵا هەرچیان گەورە گەورە ئەی مێردەکەتر حەزی لێ نییە لەبەر چی حەزی لێ نییە وەڵی هەرەڵێ من ئەم دوو مناڵەمەوێ خۆم بە خێویان کەم و ئەوەی کە یعنی داهاتێکی باشیان بۆ بکەم و بە جوانی پەروەردەیان کەم حەزم لە مناڵی تر نییە کەسێک نازانێن ڕۆژگارەکی بەسەر دێت بۆ ئەوە حەزی لێ نییە ئینشاءالله وەڵام دەدەمەوە پرسیارەکەی دیشم مامۆستا گیان سیر بەخێوکە مێردەکەم بولبولوشت لە ماڵەوە بەخێوکە بەس زۆر بە جوانی خزمەتیانەکە و ئاگای لێیانە ئینجا ئایا گوناحبارە بێ یان گوناحبار نابێ بولبول بەخێوەکە بەڵێ لە ماڵەوە بەخێویانەکە خۆیان ئینشاءالله وەڵام دەدەمەوە مامۆستا گیان ئەوە پرسیارەکەم بۆیە درێژەکەم لەبەرەی زۆر دەمێکەمەوێت پەیوەندی بکەم وەرناگیرێ خوشکی گەورەی منی ئەمە لە خزمەتی عەمەلیاتە هەردوو قاتم عەمەلیاتە من خوای گەورە بتپارێزێت سپاسەکەم بەڕێزی مامۆستاگیان ئەمەوێت یعنی ڕۆژانەی کەچم بۆ بازاڕیان وەرزشێکەکەم شتێکەکەم ئەو ڕۆژە ناتوانم بە پێ و نێژەکانم بکەم ئایا دانیشم نێژ بکەم گوناحبار ئەبم یان گوناحبار نابم ئینشاءالله مامۆستاگیان لەبەر خاتر خوا خۆم و عایلەکەم زۆر ناخۆشەوێ و زۆر گوێگرتینم و خوشکی گەورەی منی بۆ بکەین و توش دوعای خێرمان بۆ بکە خوشکی گەورەی منی خوشکی گەورەی منی خوای تەعالا بتان پارێزێت خوای گەورە ڕەحمت لێ بکە قاچیشت چاک بێتەوە وەکو جارانی لێ بێ ئینشاءالله دایکی ئەرینا لە حاجیاوە ئەلینا بەڵێ خوشکە گەورەکەم بەڵێ گوێم لێتە زعما دوسێ پرسیار بوون فەرموو لە خزمەتین دایکی ئەلینا ماسەفتم ئەگە بچێسە قەبری منداڵی دو ساڵانە داخوا دەڵێن بە دواتدا دەگریا گەستی داخوا وایە بچتە سەر قەبری منداڵ بەڵێ هەرە پرسیارەتە بوو پرسیاری دووەم وتم ئەگە نیسەیەکت لەگەڵ بێ دەڵێن باش نییە هەندێک دەڵێن پیا چاکە هەندێکش دەڵێن هەو نییە ئەگەر چیت لەگەڵ بێ نیسێ تێنەگەشتم وەڵا نیسەیەک وەکو ئینسانی دێتە بەرەوڕوو وەکو تارمایی بەڵێ وەکو ئینسانی وایە بەس بەڕی نییە ئەو ناوی چییە؟ نەهەر نیسەیەکە دێتە خێشم ئاگادارم دەکاتەوە پێشەوەی شتلی بەسەر بێ
ئینشاڵڵا لەو دوو پرسیارەتە بوو. بەڵێ وەکتم داخوا خراپە یان نا بەس سێم پرسیارم وتم ئەگە خۆشەویست سێ زەراتۆتە خێرم داخوا بەس لەبەرم دەڕوا کێ دێتە خەوت؟ پێغەمبەرە صلی الله علیه وسلم. پێغەمبەر دێتە خەوت. خەوەکان چۆنە؟ خەوەکە دێتە ماڵێن دووکەڵی شین بەردەدا لە خەوەکەسدا دوو پیاوم بە جوان دەڵێەوە هیچ نییە بۆنی خۆشە بڵای کردوتەوە. ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. باشە دەست خۆش حالت ڕازی بێ. خوا بتبەرێ. سەمیرە خانمان لەگەڵایە لە بازیان. السلام عليكم مامۆستا. عەلەیکم سەلام خوشکە سەمیرە. خواستم ممنون موافقەن. خوشکی بەڕێزی ئەمەی فەرموو لە خزمەتی. دەستبەستی بەرنامەکە لێکم. خوای گەورە بتان پارێزێت. خۆش باز مامۆستا وەڵام مامۆستایان داواکاریم ئەوەیە لە بەرنامەکەیتەوە چەند پاشێوە پەیوەندی یەکەم وەرنە ئەگیرێ داواکاریمە لە بەرنامەکەتەوە خێرخواز و سەرمایەدار گویان لە سەڵاتمان بێ و ماڵێکی زۆر زۆر فەقیری نەخانوم هەیە ئەوەی خەڵک بۆم نێنێ ناتوانم بژیم باوەڕ بکە خوای بەخوای گەورە درۆنە خوای گەورە ئاگای لێمە ئەوەی خەڵک بۆم نێنێ و پارەم بۆ نەهێنێ و مناڵی شیرە خۆرەمەیە خەڵک بۆ مێنێ خەڵک لاڕای خوای مریشی بۆ مناڵەکان مێنێ 4 مناڵم هەیە. ماڵتان لە بازیانە؟ بەڵێ ماڵتان لە بازیانە؟ بەڵێ ماڵم لە بازیانە داواکارم خێرخواز و سەرمایەدار گوێ لە ساڵتم بێ لە بەرنامەکەتەوە. داواکارم لەو برایانەی کۆنتڕۆڵ ژمارەی خوشکە بەڕێزە وەرگرن. خوشکە بەڕێزەکەم تەلەفۆنەکەت دامەخەرەوە تەلەفۆنەکە دامەخەرەوە بە و برایانە ژمارەکەت بنووسن ئەگەر شتێکە بوو ئەتخێنە سەر چاومان. خۆش سواڵ مامۆستا پرسیارێتریشمەیە بەس ڕەمەزانان پارچێوان نان ئەخۆین و لە نانخواردن ئەبمەوە. پرسیارەکەی چی بوو؟ بەڵێ پرسیارەکەت چی بوو؟ بەس لە ڕەمەزانە دوای پارچێ و دوای نانخواردن کە نان ئەخۆین بەیرادی ئەو گەورەی شن لە قوڕکمە ئەمێنێتەوە نە ئەچێتە خوارەوە حتا بەربانگ ئەکەمەوە. بۆچی ئەوە نەخۆشیە؟ نەوەڵام مامۆستا نازانم یعنی زۆر دوای نانخواردنی پارچێ و هەر دەکەم شن لە قوڕکمە ئەمێنێتەوە. چەند دەقە دوای نان خوارد نەمێنێتەوە؟ دوای نانخواردنی پارچێ و ئەخر چەند دەقە ئەمێنێتەوە؟ وەڵا چارەک زیاتر ئەمێنێتەوە. چەندێ؟ چارەک ئەمێنێتەوە. بەڵێ ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. ماڵسەگیان داواکارم لە بەرنامەکەیتەوە خێرخواز و سەرمایەدار گوێ لێمانەوە زۆر زۆر شکرین بەشی خوای گەورە زۆر زۆر گیانمان ناخۆشە. ئینشاءڵڵا ژمارەکەتە نووسن خوشکە ئازیزەکەم ئەگەر خوای تەعالا شتێکی نابێت ئینشاءڵڵا. ممنونم. دایکی پەیام لە سلێمانی بەڵێ فەرموو. مامۆستاگیان سلام عەلەیکم. عەلەیکە سڵام و ڕەحمەت الله. مامۆستاگیان من دوو پرسیارم هەیە. یەکەم لە خزمەتی. یەکەم مشکلەیەکمان کەوتە سەبەینەوە ئەمەیە داوای دوعای خێری لێ بکەمەوە یەکەم دووەمیش لە خەوما سێ شووتی لە عاسمان و هاتە خوارەوە سێ شووتیەکە جوان بە جوانی هاتە خوارەوە شوبرایەکم دەمێکە ئەمری خوای کردو مناڵێکی ڕای کرد شووتێکیان بووە وتم تخوا ئیسماعیل مەیوە شوبراکەم ڕاماڵی وتی ڕۆڵە دەبابی وە دانەیەکیان با بووە دوانیان بۆ تۆ بێ لە عەزرەتی شووتێکە و خۆشی شووتێکە خەبەرم بووەوە. ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. پرسیارێکی کەسمێ مامۆستاگیان من نەخۆشی خەستخانەی هیوام زۆر ئازارم هەیە زۆر مشکیلەم هەیە کوڕێکم ئەمری خوای کردووە ئەوە 2 ساڵ و نیوە مناڵەکانی نابینم ژنەکەی نایهێنێ بووم کچەکەم تەلەفۆنی بۆکاڵێ دایکم زۆر هیلاکە بەو مناڵانە بێرە بۆ دایکم سبەینێ مرد چۆن جوابی خوا دەیتۆ تەلەفۆنەکە بۆ کوڕەکەم ئەڵێ ئەگەر زۆر تەلەفۆنکەن و ئاوا بکەن بێزارم کەن شکاتتان لێکەم ئایا مامۆستا ئەبێ گوناحی من چی بێ؟ ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە دایکی پەیام بەسەر هەردوو چاوم دوعای خێریشت بۆ یا ڕەبی خوای تەعالا لەم کاتەیە کە کاتی گیرابوونی دوعای شیفات بات بۆ خاتری گەورەی خۆی کێشەکانیشتان بۆ چارەسەرکە یا ڕەب خوا حافیز بێ دایکی پێ کێمان لەگەڵایە کاک محەممەد لە سلێمانی. مامۆستاگیان سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام و ڕەحمەتوڵڵا کاک محەممەد گیان. قوربانم وڵات دوو پرسیارم هەیە حسێنەوێ.
فەرموو. پارەمان لە سولفایە ئێشتا بۆم دەرنەچوایە زەکات یەکێوەیان ناکەوێت. پارەی سولفە. دووەم پرسیاریشان کاتێک کە مامۆستا نوێژەکە لە پێشتەوە تر لە نوێژانی بەیانی و ئێوارە و ئیشاکەم سیانە بە سەودی بەرزەخوێنرێ لە دوای سوورەتی فاتحا کە سوورەتێکە خوێنرێ ئایا تۆ توانینی خوێنی؟ یعنی ئەتوانی سوورەتەکەی تر نەخوێنێن فاتحا؟ هەر سوورەتی فاتحاش نەخوێنی توی کەش نەخوێنی چونکە هەنێکە سەڵێ توانینی خوێنی. هەرە پرسیارەتە بوو؟ هەروەڵا دەستە خۆش بێت. خوا لێت ڕازی بێ ئینشاءڵڵا وەڵام قوربانم. خوا بت پارێزە کاک محەممەد گیان. باشە خوا بت پارێزە. کاک عادل؟ کاک عادل لە ڕانێ بەڵێ فەرموو. قادر. قادر؟ بەڵێ. ئەشگونجێ قادریش بوو عادلیش بوو. مامۆستا گیان پرسیارێکم هەیە لە بەڕێزت خوا پاداش بداتەوە. لە خزمەتتام. قادر مامۆستا. جان؟ قادر. ئەڵێم ئەگونجە ناوت قادریش بێ و سیفەتیشت عادل بێ ئینشاءڵڵا. بەس تەلەڤیزۆنەکەت کاک قادرگیان تەلەڤیزۆنەکەت کەسکە مەمنون تەبین. بەسەر چاو. بەسەر چاو مامۆستا. مامۆستا گوێم لێتە کاک قادرگیان. سەلام عەلەیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەت الله. مامۆستا گیان من پێشمەرگەمە تەقریبەن 22 ساڵە. پێشمەرگەی نەخۆشیێکی بوویمە نەخۆشیەکەم تێگەیشی دایما بڕناوەنەوە عەسەبیە بووم پشتم دێشی ئازاری داق و باسکم هەیە دەروونم تێکەچی ئیلاجی دایمیم هەیە زاداخوا نوێژەکان بەدانیشتنەوە ئەکەم ئایا جائیزە یان هەرە پرسیارەتە بوو؟ بەڵێ ئینشاءڵڵا وەڵامتە دەمە بەسەر هەردوو چاوم. چاوت خۆش بی. خوا لێت ڕازی بێ کاک قادرگیان. باوکی دارین لە کەلار. السلام عليكم مامۆستا. عەلەیکم السلام وەڕەحمەت الله. خوای گەورە دارینیشت لێ نەسەنێ یا ڕەبی. قوربانی مامۆستا چاوەکەم. مامۆستا دوو پرسیارمانێ. خزمەتتام. خزمەت دایمێ وەڵا یەکەم من خۆم خەتمی قورئانم کردووە پێشتر بەڵام ئێستا ئەمە پێشتر پێش زعفەڕێکم خوێندووە لە قورئانە بەڵام ئەمەوێ ئێستا بەدەنگ گوێ لێ بگرم بەس بۆ لە قورئانەکە. ئایا دروستە بەس خەتمەکەم بە دروستە بێ؟ یعنی بەس گوێ بگری؟ ینی خۆم پێشتر چەند لاپەڕێکم خوێندووە بەڵام ئێستا هەستەکەم تۆزە قورسە کەلیمەکان بۆ من ئەمەوێ گوێگردن خەتمی بکەم بۆم دروستە؟ ئینشاءڵڵا. پرسیاری دووەمت؟ وەڵی خەوێکە خەوم بینیوە سەد لە خەو دەرەکەی. یا ئەڵڵا بەرنامەکەمان خەریکا بێ بە خەو فەرموو مادەم تەلەفۆن نەکردو. وەڵا قوربانی مامۆستا وەڵا لەم چەند شەوە بوو خەوێکم بینی لە خەومە مانگایەک هاتە بەرە ڕووم. مانگا؟ مانگا. مانگا بەرەو ڕوو هاتووە؟ بەرە ڕووم هاتووە ترساوم دوایی هاتووە لەم باوەشی پیامە کردە و لەلایە خەوتومە احتیاری زەرەری بۆم نەبووە ینی بۆتە گرێ لە دڵمەوەم هات پرسیار. مانگاکە قەڵەو بوو یان زەعیف بوو؟ وەڵا قەڵەو بوو. قەڵەو بوو؟ ئینشاءڵڵا وەڵامتە دەمەوە. وما قوربان مامۆستا نەسخۆی لەسەر بەسەر هەردوو چاوم بەسەر هەردوو چاوم. قوربان سەلامی قوربان مامۆستا. فرمێسک خان لە کەرکووک. لا سي صادق وبركاته. سي صادق. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. والله مامۆستا گیان بێزەحمەت پرسیارێکم هەبوو. فەرموو فرمێسک خان. لە دەنگی چەند مەلایەکەوە بڵاو بۆتەوە کە پانزەی ئەم مانگە دەنگێک لە ئاسمانەوەی ئایا دەنگۆیەکی وا هەیە؟ پانزەی مانگە دەنگ دێ؟ بەڵێ. دەنگ بڵاو بێتەوە. یعنی ڕۆژی جومعە پانزەی مانگ. ئێجا چی بکەین؟ وەڵی مامۆستایەکی بەڕێز بڵاوی کردو یعنی منی زۆر زۆرە ترسم وتم زام ئایا گوناحباریشە بم بترسم. ئینشاءڵڵا وەڵامتە دەمە خوشکە بەڕێز دەکەم. باوکی ڕێژوان لە چەمچەماڵ. مامۆستا سەلام عەلەیکم. عەلەیکم السلام وەڕەحمەت الله. بەڕێزی مامۆستا وەڵا مامۆستا زەحمەت نەبێ دوو پرسیارمان هەبوو. لە خزمەتین. ڕێز پرسیاری یەکەمم حەزرەتی بیسواری سەلامە
دايقن أما بنحبار نابع يكي خويا كاتبا يغمر ويكي خويا غام ملايكة لسر شاشة بركبير هو برسياري دوم شون موسى عليه السلام ما نتيجي فرادو يعني أبو أمجيني كاك باوكي الرجوان بوي برسياري كمت أول نوسيم برسياري دوم تشيبو لسر شاشة تلفزيون مصد حضرتي ويسبي أوان حالي بون برسياري دوم فرموتشي برسياري دوم ديني يعقوب عليه السلام شي ديني أبو بلا ما مستقيم إن شاء الله والله متدمو بسر تشاو درجي ما مستقيم خوالت رازي بكاك بلن ما نلقى بلا فرمو كاك بلن أوكرا كم بوي ورقدم برز جان برسالكم هي لما موصى خواي قورا كراكد لينس يعني جوم ديتا خوشك برزك من معوي لما وكيش بوتيكم قدرتي هرب السرعة كل حالتي قدركاك الريتيا كرد حيوانكم بو قراريا وتم بم كارساته هيجي لينا أجر إن شاء الله ساقو حيوانا كسر برم كتي خواي قولة كاري وهابو أو كوتي دواي كردو يسوايا من قزارة بمبو أو حيوانا كبي كم بخير بوكاكت بو كارساته وفاتي كرد بله بو كارساته وفاتي كرد يصير يسا حيوانا كبرين من دنيتي خو معلم قزارم قرار مغالو كاتابوي بس أولنا مع الجيانا مع بونا خوشيا مرت يصير أبزان والله من بنو بزانكم من بوا خزار من أجر خزار بن باخير كي بوكم بس هردو تشاو إن شاء الله والله متدينو دايكي بلن تاو خوش يا أخوة كوريكي زم هندي برسياري هي أجر عزيز نبي ولا خوتي ولا أجر بران إني كان خير شكل خدمتي ألو بلا يا كاك بلن ماما صحيح باشي يا أخوة بتباريزي قربان سلامت يا أخوة من بتمام إن شاء الله ما يقرر رمضان ختم القرآن كم قيناك باشو بيشي بكم شون يعني شون يعني بون منايس لسورة بقرة ودس بينك بون لجزئي بيسو شاشة ودس تغني على جزئي بنحضر نعظم إن شاء الله والله متدمو كاك بلن بسر تشاو قربان ما وصيا بسر هردو تشاو قربان اگر کوتا پیوندی بیت ان شاء الله بوی ولام دیاره کاک سنگر کوتا پیوندی لکفری کاک سنگر لخدمتین ماما صايجان السلام عليكم. عليكم السلام كاك سنگر جان خوش عيد ماما صايجان دو برسيارم هابو لخدمتين الله حضري جنابتانا برسياريكي سلطمان كردوها بونمنا دوانزا نفرين بابوين لفاطي أما أنا على أساس أما أنا بعضين نورين منا مليون يخو بقول خم مليون يخو دو صفقة على زكاتي اللي أكله هرو برسياركت يكفى لك معنا دون برسيار شوية كبون لكاتي نرجع بون من نرجي هركات يكبر بيوستا كات يعني دروستا أو نرجع بابلن خماني على الرنك لخانة خاول قبل باقنيات ما دركاتي بيانيا شاركاتي مرة دروستا نيريت أو أشيلة بس هردو تشاو نصف شما إن شاء الله لخدمتها بكاك سنجر إن شاء الله خواهي وربط باريزيا كاك سنجر كوتا بيوندي بو دعای خێرم بۆ براو خوشکە بەڕێزانە هەیە کە پەیوەندیان کرد لە خزمەتیان هابین و ئەو براوە خوشکە ئازیزانەی کە تەلەفۆنیان کردو پەیوەندیەکانمان بۆ وەرنەگیراوە لەبەر ئەوەی کە کاتەکەمان کەمە داوای لێبوردنیان لێ یەکەین خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێت. ئەچمە سەر پەیوەندی ئەو براو خوشکە بەڕێزانە بۆی فریای وەڵامی هەمویان بکەوین. سەرەتا بە دوێنێ شۆبرایەکی بەڕێز دیارە پەیوەندی کرد بە ناوی باوکی بینایی والله عالم لە کۆیە بوو چەند پرسیارێکی کرد بێکێک لە پرسیارەکان نمبینی بوو کە نووسی بووم دوای برایان وتیان وەڵامت نەداوەتەوە پرسیارەکەی وتی مامۆستا ڕوونکردنەوە بدە لەسەر ئەو کانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆتە سەری دوای هاوڵەکان وتیان ئەی پێغەمبەری خوا ئەمە وەحیە یان ئیجتیهادی خۆتە پێغەمبەری خوا فەرموویەوە بۆ چوونی خۆمە دوایی گۆڕیوێتی ئەوە تەبەن لە جەنگی بەدردا بوو لە کانیەکەی بەدر بە ناوی ئەو کانیەوەیە لە جەنگی بەدردا پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم لە
شوێنێک لای دابوو لە جێگایەک لای دابوو فەرمووی لەم جێ بوەستین بۆ بێ باوەڕەکان دوایی هاوڵێکی بەڕێزات بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی پێغەمبەری خوا ئەمە وحیە خوا پێتی وتۆ لێرەیە ببین یان ئیجتیهاد و بۆچوونی خۆتە پێغەمبەری خوا فەرمووی بۆچوونی خۆ من دەی فەرمووی پێغەمبەری خوا ئەمە باش نییە لێرەیە با بچینە سەر ئاوەکە چونکە ئەوان ئیشان بە ئاوەکەی و دژمنی ئێمن کە لەسەر ئاوەکە بینەوە کاتە بۆ خۆیان تەسلیم ئەبن و هیچیان پێ ناکرێت ئەمە بەڵگەی ئەوەی تایەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەندێک شتی دنیاییدا بۆچوونی خۆی بووە وحی خوای پەروەردگار نەبووە جەل جەلالوه چەندین شتی وامان لە شریعەتی ئیسلامدا هەیە ئەوە جێگانیە بەڵام ئەوە لە جەنگی بەدردا بوو. پەیوەندی یەکەم دایکی محەممەد لە چەمچەماڵ چەند پرسیارێکی کردە و خوشکە بەڕێزەمان پرسیاری یەکەم ئایا ئەو خوشکە بەڕێزانەی کە لە مانگی ڕەمەزاندا بۆ ئەوەی ڕۆژووی مانگی ڕەمەزان نەشکێنن هەموو ڕۆژووی ڕەمەزان بگرن قەرزار نەبن ئەتوانن حەب یان دەرمانێک بخۆن کە سووڕی مانگانەیان دواخە بخاتە دوای جەژن طبعا ئەمە پرسیارە بۆ کەسێکە لە ڕەمەزاندا یار دروستە بۆ کەسێکە لە ئەچێ بۆ حەج و بۆ عەمرەشەر دروستە بۆ تەوافی ماڵی خوا خەڵکێکیش لەوێ ئەو حەپە ئەخوات ئەم حەپە بەڕێزان خوشکانی بەڕێزم دیارە زانایان ڕزا و ڕەحمەتی خۆیان لەبێ قسەی زۆریان لەسەر ئەم بابەتە کردووە لەسەر ئەم بابەتی دەرمانە بەکاری بێنن سەرەتا بێ ئەوە بزانین ئەم سووڕی مانگانە خۆی پەروەردگار نەخۆشیەکە و داوەتی بەسەر خوشکاندا بەسەر ئافرەتانماندا بەسەر کچەکانی ئادەمدا وەک پێغەمبەری خوا فەرمێ ڕوخسەتێکە ئینسان وەکو خۆی بە تەبیعی وەریگرێ و لەو کاتەدا هات ڕۆژۆکەی نەگرێ باشترە بەڵام هەندێک خوشکە لەم وڵاهی دوایی بە تەنها ڕۆژومان پێ ناگیرێتەوە یان لە حەج و عەمرەین تەوافمان لە دەسە چێ مەسەلەن ئەوانە لەو کاتەدا ئافرەت ئەتوانێ لەسەر قسەی بەشێک لە زانایان ئافرەت ئەتوانێ بە دوو مەرج ئەو حەپە بخوات بە دوو مەرج لە ڕەمەزانیشدا بە تایبەتی کە ئێستا پرسیارەکە لە ڕەمەزانە بوو بە دوو مەرجە و حەپە بخوا مەرجی یەکەم پزیشکە بەڕێزەکان بڵێن ئەو حەپە و دەرمانە زەرەری نییە بۆ تۆ چونکە زۆر جار زەرەری بۆ ئافرەتێ ئەو ئافرەتەکە حەپەخوا تاریخی سووڕی مانگانەی تێکەدا جاری وایە ئەو خوێنە بە کڵۆ دێتە دەرەوە بە شێوازێک لە شێوازەکان لە لایەنی تەندروستی تێکەچێت بۆ هەندی ئافرەتان ئیدەن مەرجی یەکەم دکتۆر بڵێ ئەم حەپە زەرەری نییە بۆ ئەو ئافرەتە مەرجی دووەم ئەگەر مێردی هەبوو مێردەکەی ڕازی بێ بۆ ئەوەی کە دوایی نەخۆشکەوت مێردەکەی نەڵێ ئەو بەچی نەخۆشکەوتی وەڵا حەبم بەکارێنە ئەی بۆ پرسە بە من نەکرد دوای شەڕ و ئاژاوە دروست بێ کێشیان بۆ دروست بێ بەو دوو مەرجە دروستە خوشکانی بەڕێز ئەو حەپە بەکاربێنن ئەگەر هەر بەکارێنێنن باشتریشە. پرسیاری دووەمی دیاراڵێ مێردەکەم دوو مناڵمان هەیە خوای پەروەردگار ساڵحی کا بۆیان ئەگەر خێری تایە منداڵی تریان پێ بەخشێ هەڵێ مێردەکەم حەزی لە منداڵی تر نییە دیارە ئەگەر باوک و دایک حەزیان لە منداڵ نەبێت لەبەر ئەوەی کە ڕزق و ڕۆزی کەمە لەبەر ئەوەی کە بۆیان بەخێو ناکرێ ئەمە گوناهبارە بن ئەمە گوناهبارن بەڵام باوک و دایکێک لەبەر ئەوە حەزیان لە منداڵنی ئەڵێن با ئەم چەند منداڵە جوان تربیەت دەن جوان پەروەردەیان کەین لەوە باشترە زۆر بن ئەو کاتە دروستە تەحدیدی نەسل بکرێ بەو شێوازە لا هەندێک لە زانایان ڕزا و ڕەحمەتی خۆیان لێبێ. پرسیاری سێمەی خوشکە بەڕێزە مێردەکەی بولبول بەخێوەکە ئایا لە ماڵەوە گوناهبارە بن طبعا ئەو بولبول و هەندێک تەیر هەیە تەنها لە ماڵ ئاژین بەرەڵایان کەی بیان خێتە فەزایەک سەرمای زستان ئەیان کوژێ و گەرمای هاوینش ئەیان کوژێ بۆیە ئەو جۆرە باڵندانە تەنها لە ماڵ ئاژین ئەوە دروستە بە مەرجێ باش خزمەتیان بکرێت. پرسیاری چوارەمی خوشکە بەڕێزە قاچی هێرشێ بۆ نوێژ یا ڕەبی خوای پەروەردگار شیفای قاچی ئەو خوشکە بەڕێزەمان بە ئازاری لەسەر کەم کاتەوە لە نوێژدا چۆن پێتەکرێ بە پێوە نوێژەکەی نوێژ بکە ئەگەر ناعوزرت لا یکلف الله نفسا الا وسعها بە دانیشتنەوە بیکە یان لەسەر کورسی بیکە هەر چۆنێک پێتەکرێ نوێژەکە بکە ئینشاءالله گوناهبار نابیت. خوشکە بەڕێزەکەم دایکی ئەلینا پەیوەندی دووەم چەند پرسیارێکی هەبوو. پرسیاری یەکەم وتی ئەڵێن بچتە سەر قەبری منداڵ دوای بەدوا تاگری ئەستی و ئەسڵ و ئەساسی نییە خوشکە بەڕێزەکەم منداڵ بە دوای دایکا بگرێن بە دوای باوکا بگرێ لە قەبرەکەیان نا ئەو منداڵە حاڵی خۆشە یعنی باڵندەیەکە لە باڵندەکانی باشتە و منداڵە بەبێ گوناه لە دایک بووە
لەوە چێ مخەیەریکەی بۆ دنیا نەیەتەوە چکاوی باشترە بۆیە ئەوە ئەسڵ و ئەساسی نییە و قسەکە لە ناوان خەڵکاکرێ گوایە دوایەکەوێ بۆ یەگری بۆ شێوازە ئەسڵی نییە. پرسیارێکی ترێ و خوشکە بەڕێزایی وت مەسەلەن هەندێک جار لە کوردەوارەیە پێڵەن شەوە یان مەسەلەن تارمایەک دێتە پێشچاوی لە خەوی دایی بینێ خەڵکێکڵێ تارمایەک لە ژوورەکەیا بوو لە حەوشەکەمانە شتێکی لێ بوو بینیم بەڕێزان ئەوە زۆر جار تەخەیولە تەخەیول یعنی شتێککە ئینسان بۆ خۆی دروستی ئەکات ئەوە ئەسڵ و ئەساسی نییە یان مەسەلەن شەوە گردی تارمایە کاتە پێشچاوم لەوا چێ جنۆکە بوو بێ ئەوە ئەسڵ و ئەساسی نییە بەڵام من دێشتەیە جنۆکە تەسیری هەیە لەسەر ئینسان بەڵام بە شێوەیەکی محەدەد خەڵکێکەیە ئەخەوێت لە خەویدا کانە و کەسێک دەستی ناوەتە بینەقاقی هاوارەکە گوێ لێ هیچ نابێت دوایکە خەبەری بێت وڵای ئەرێکاکە گوێتان لە من نەبوو چیم کرد ناوەڵا کاکە گوێمە ئەو بەدەم خەوەیە ئەوە کابوسە کە ئەو ئینسانە ئەگرێ بەڵام بەوەی کە لە کاتی بە خەبەر بوون بێتە پێش چاوت و بیبینیشتی وان نیەوە زیاتر تەخەیولی ئینسانە. پرسیاری سێمی پێغەمبەر دێتە ماڵیان هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەو شێوە شکڵە بێت کە پێغەمبەرە بەو شێوە شکڵە بێت یعنی جسمی منەوەری پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ڕووی پێغەمبەر بێ ئەو بەڕاستی بێ بۆ هەر ماڵێک ئەو بەڵگەیە ئەو ماڵە سنەتی پێغەمبەری خوا زیندووەکەنەوە سنەتی پێغەمبەری خوا لە ماڵانە زیندووەکرێتەوە ئەگەر پێغەمبەری خوا بێ خەوەکە خەوێکی خۆشە خوشکە بەڕێزەکەم. خوشکە سەمیرە دوو پرسیارێک و داواکاری داوای فەرمووی حاڵمان ژیانمان خراپە بەڵکو کەسێک بێ بەهانامان و یا ڕەبی خوای تەعالە بێ بەهانای خوشکە بەڕێزەوە دڵی کەسێک نەرم بێ خوای تەعالە ڕەحمی لێ بکات. پرسیارێکی ئەوە بوو کە لە ڕەمەزانە کاتێ پارشێەوە کاش لە قوڕگی ئامێنێت و دوای چارەکێک ئەو شتە مەسەلەن قوتە دات خوشکە بەڕێزەکەم کاتێک ئەمە ئەگەر نەخۆشی بێ بێ سەردانی پزیشکەکان بکەیت چونکە ئەمە تەبیعی نییە یعنی ئینسان شتێ لە قوڕگیا بمێنێتەوە دوای چارەکێ بچێتە خوارەوە سەردانی پزیشک بکە لەسەرتە پزیشکە بەڕێزەکان دووەم ئەگەر چارەسەر نەبوو کاڵی چارەکێک دوای پارشێوکردن شتەکە چێتە خوارەوە ئەبێت چارەکێ پارشێوت بێنیتە پێشەوە چارەکێک پارشێوەکەت بێنیتە پێشەوە بۆ لای ئێستەوە مەسەلەن بۆ ئەوەی دوای چارەکێ هێشتا بانگی نەدابێت ئەوەش چارەسەرە خوشکە بەڕێزەکەم. بەڵام ئەگەر شتێک مەسەلەن شتێکی کەم لە بندان تا ماوەتەوە ئەوانان دێزانیان فەرمیان ئەگەر بچێتە قوڕگیشەوە ڕۆژوو ناشکێنێ بەڵام بێت چارەسەری ئەو مۆزوع بکرێ خوشکە بەڕێزەکەم چونکە ڕۆژوو ساڵی جارێکە ئینسان وریای بێ. دایکی پەیام دیارە سێ بابەتی باس کرد پرسیاری یەکەم داوای دوعای خێر بووتی مشکلەیەکمان هەیە دوعای خێرمان بۆ بکە ئێمەش بۆیە پاڕێنەوە خوشکان و برایان ئامینی بۆ بکەن یا ڕەبی خوای تەعالا مشکلی ئەم خوشکە بەڕێزە ئەو بەڕێزانەی کە داوای دوعای خێریان کردووە لەم بەرنامەیەدا یا ڕەبی خوای تەعالا شیفایان بات یا ڕەبی خوا بێ بەهانایانەوە بۆ خاتری گەورەی خۆی و ئەو بەڕێزانەی گویان لێمانەوە داوای دوعای خێریان نەکردو یا ڕەبی خوا چی لە دڵیانایە چیان پێویستە ئەویان بۆ بکە یا ڕەب العالەمین. پرسیانی دووەمی خەوی بینیوە شووتی لە ئاسمانەوە باری واتۆتە خوارە دوای پەلاماری شووتەکەیان داوە شووتی لە خەودا باشە شووری لە خەودا بێتە هەر ماڵێکەوە بە تایبەتی بەو شێوازە ئینشاڵڵا ڕزق و ڕۆزیە ڕزق و ڕۆزی نوێیە دەستگیرتانە بێ پارەی نوێیە پارەی حەڵاڵە دەستگیرتانە بێ بە ئیزنی خوای پەروەردگار. پرسیاری سێمی دیارە خوشکە بەڕێزەمان لە نەخۆشخانەی هیوایە ڕەبی خوای تەعالا شیفایان بە کوڕێکی وەفاتی کردو دیارە کوڕەزای هەیە بووکەکەی منداڵەکانی دەست بەسەرا گردووە نایڵێ ئەم بیبینێڵێ من گوناهم چێت و گوناهت نیە خوشکەکەم مەگەر هۆکارەکەی تۆبی ینی بۆ نمونە بووکەکە دەرکرد بێ بڵێ بڕۆ حاشات لێ بێ ئەو تووڕە کرد بێ ئەو کاتت خەتای تۆیە ئەگەر خەتاکە لە تۆ نەبێ بەڕاستی ئەوە ئەو بووکەت گوناهبارە ئەوە سیلەی ڕەحمە بەخوا گوناهبارە ئەگەر شەو ڕۆژ سەری لە سوژدەیە بێ بۆ خوای پەروەردگار هێشتا خوا لێی خۆش نابێ چونکەوە ئەوە نەنکێتی وەکو دایکی وایە چۆن ئێڵە سیلەی ڕەحم ببچڕێنێ ئەو بۆنی منداڵەکانی بۆنی کوڕەکەی کە مردۆ بۆ منداڵانەوە کات چۆنە بێ دایکێک ئەوەندە بێ ڕەحم بێ یعنی بەڕاستیەوە کارەساتە خوای پەروەردگار دڵی ئەویش نەرم کە هیدایەتی بە بەڵکوم کێشیان چارەسەر بێ. کاک محەممەد لە سلێمانی پرسیاری ئەوەی کرد کە پارەی سلفایە زەکاتی تێدایە طبعا پارەی سلفە بەڕێزان و خۆشەویستانم کاتێکە
ئینسان سلفا کات بۆ نمونە ساڵێک سلفا کات 5 ملیۆن و 500,000 بۆ نمونە چکە بڵم 5 ملیۆن و 500 واتە نیسابی زەکات هەر کەسێک پارەکەی بگاتە 5 ملیۆن و 500 ساڵی بەسەردا بڕۆ زەکاتی تایە تۆی بەڕێز سلفاکەی لەگەڵ چەند نەفرێکە 5 ملیۆن و 500 بۆ نمونە واتە نیسابی زەکات ئەگاتە نیسابی زەکات تاوان پێش ئەوە بێ زەکاتی تیان نییە کاتێک کە سلفاکەن لە کۆتایی ساڵەکەدا ئەگەر بەر تۆ بکەوێ یان لە ناوەڕاستی ساڵەکەدا بەر تۆ بکەوێ ئەم پارە بمێنێتەوە لات ساڵێکی بەسەردا بڕۆ و کاتە زەکاتی تایە تۆ مەسەلەن لە مانگی یەکە و سلفەیەکتان کردووە مانگی 12 بەرتووەکەوێ مانگی یەکی ساڵی داهاتوو بەرتووەکەوێ پارەکە چەندێکە پارەکە 5 ملیۆن و نیوە ئەم 5 ملیۆن و نیوە شەرعەن زەکاتی تایە بەڵام چ کاتێک زەکاتی تایە ئەو کاتێک کە سلفەکە وەرەگری ساڵێک کە خەریکی سلفەکەی لە کۆتاییدا وەرەگری ئەبێ لات بمێنێتەوە تا ساڵێکی تر بۆ چونکە لەو کاتەیە کە وەرەگرەوە مانگی پێشەوە نیسابی زەکاتی تەواو نەبووە 5 ملیۆن بۆ مەسەلەن 5 ملیۆن زەکاتی تیانە ئەمە ئەگەر لە نیسابی زەکات ئەگەر بە خواردتر بێ ئەوار زەکاتی تیانەیە جا خۆم نازان بۆ برا بەڕێزە حاڵی بۆ لە وەڵامەکەیان نەبەو شێوازەیە پرسیاری دووەمی ئایا لە نوێژی جەماعەتدا ئەو نوێژانەی کە بەدەنگی بەرز قورئانی تێدا خوێندرێ نوێژی بەیانی نوێژی مەغریب نوێژی عیشا ئایا لەو نوێژانەدا ئەتوانێ فاتحە نەخوێنە کە مامۆستا فاتحە خوێنێ طبعا لە مەذهبی ئیمامی شافعیدا ڕەزا و ڕەحمەتی خوا لە ئیمامی شافعی بە واجبی داناوە کە فاتحە بخوێنێ حەدیثی پێغەمبەری هێناوە صلی الله عليه وسلم لا صلاة إلا بفاتحة الكتاب هیچ نوێژێک دروست نێ ئیلا ئەبێ فاتحە و ئەلحەمدولیلای تێدا بخوێنی ئەمە عامە ئیمامی شافعی فەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ ئەمە عامە کاتێک کە نوێژی بەدەنگ ئەگرێتەوە نوێژی بێدەنگیش ئەگرێتەوە بۆیە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو فەرمودانەی کە ئاڵێن قورئان نەخوێنێت لە نوێژە ئەو بەدەنگی بەرزە خوێندرێ ئەو فەرمودانە جێگەی ئیشکالن بەقوترین فەرمودیان مرسەلە کە مرسەل لە جۆری ضعیفەی لە لای ئیمامی مالیک نەبێ کە ئیشی پێ کردووە بەڵام لای ئیمامی شافعی چەندین فەرمودە و بەڵگەی هێناوە کە ئەبێ فاتحە بخوێنە بۆیە برا بەڕێزەکەم خوێندنی ئەلحەمدولیلا لە هەر نوێژێکدا بووی لە مزگەوتدا بیخوێنە بەڵام سوورەتی دوایەوە نشی خوێنی جێی ئیشکال نی ئینشاء الله تعالى کاک قادر لە ڕانیە تووشی نەخۆشی بۆ پشتی ێشێ قاچێشێ نوێژەکانی بەدانیشتنەوەکە دروستە بەڵە دروستە مادام ناتوانانی جاری وای ئینسان ئەتوانێ خۆ بە پێوە نوێژکە بەڵام کە بە پێوە نوێژی کرد بیر لە ئازاری قاچێکاتەوە بیر لە ئازاری پشتێکاتەوە چۆن بچم بۆ ڕوکوع چۆن هەڵسمەوە چۆن بچم بۆ سوژدا چۆن هەڵسمەوە ئازاری لەو کاتەیە ئەو بەڕێزە یان لەسەر کورسیان بەدانیشتنەوە نوێژ بکە ئیشکالی تێدانێ خوای پەروەردگار شیفای کاک قادریش با بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی باوکی دارین پرسیاری وەک ختمکردن بەدەنگ چەند سوڵەتێکی خوێندو ئێستا ئاستەکە غەڵەت زۆرەکە ئێستا ئەوێ ختمەکە بەردەوام کا بۆی گوێی لێ بگرێ بەڵێ بەڕێزەکەم ئەو برا خوشکە بەڕێزانشکە ئێستا گوێیان لێمانە کاتێک کە ناتوانن بەدەنگ قورئان بخوێنن قەڵەم قورئانە مۆبایلە هەرچیەکە بەس گوێی لێ بگرن داڵغەتان لای قورئانەکە بێ هەموو قورئان بۆ شێوازە ڕۆژی جوزئی گوێ لێ بگرن یان زیاتریان کەمتر کە تەواوتان کرد ئینشاءالله خێری ختمەکەتان بۆ نووسێ خوای تەعالی ڕەحم الڕاحیمینە بەو شێوازەش ئەتوانن ختمی قورئان بکەن پرسیاری دووەمی کاک دارین دیارە ئەڵێ لە خەودا مانگا بەرەو ڕووم هاتووە مانگای قەڵەو ئەگەر مانگەکان قەڵەو بوو بێ بەرەو ڕوو شتات بێ ئەوە خۆشببوونی ژیانتە لەباری دارایی و گوزەرانەوە واتە لە ڕووی داراییەوە ژیانت خۆشترێ بێ ئینشاء الله تعالی ژیانت باشترە بێت کە لە ئێستادا تایت مادام مانگەکان قەڵەو بوونە بەڵام ئەگەر مانگەکان لاوەز بوو بێ ئەوە باش نییە قەیران ڕوتیەکە خوای گەورە ڕەحمت لێ بکە فرمێسخان لە سەی سادق پرسیاری ئەوەی کرد کە 15 ئەم مانگە دەنگێک ڕۆدا بەڕاستی زۆر سەیرە ئەومان 20 جاری تریش خەڵکێک ئەڵێ لەم بانگزەی ڕەمەزانەدا ڕۆژی جوموعە ئیدی دەنگێک ڕۆدات دەنگی ڕۆدا ئەو دەنگە تر ئەرسکاو لە کاتچیەکە نازانین بەڕێزانم ئەم شتانە ئەسڵ و ئەساسی نییە ئەسڵی ئەم بابەتە فەرمودەیەکی درۆیە بەدەم پێغەمبەرەوە هەڵبەستراوە لە معجەمی ئیمامی تەبەرانیدایە لێوە بەرچاوم کۆتەوە والله ئەعلەم خوێندومەتەوە
لەوێدایە فەرموودەکە درۆیە بەدەم پێغەمبەرەوە کراوە کە هەر کاتێک ڕۆژی یەکەمی ڕەمەزان کەوتە جومعەوە 15 ڕەمەزان کەوتە جومعەوە ئەوە دەنگێک ڕۆدە ئەوە ئەسڵ و ئەساسی نییە باوەڕتان پێ نەبێ مەشترسن کاکە ئیجاوەگریمان دەنگێکیش بۆ دنیا کاول بوو ئیمامی عەلی فەرمووی ئەگەر باشتم پێ نیشاندەن دۆزەخم پێ نیشاندەن ئیمانم لەوە زیات و کەم ناکات چونکە قەناعەتی تەواوی هەبوو بۆیە ئەسڵ و ئەساسی نێشتی وە برایان و خوشکانی بەڕێز مێشکی خۆتانی پێوە مەشغوڵ مەکەن. باوکی ڕێژوان پرسیاری ئەوەی کردکە ئایا هەندێک فلیم هەیە لە فلیمەکەدا خەڵکێک خۆیانەکەن بە پێغەمبەر خۆیانەکەن بە مەلایکە تەبەن ئەمە دروست نییە بەڕێزان زۆربەی زانایانی ئەمڕۆ باسی ئەوەیان کردووە لە ئەو جۆرە فلیمانە کە باشترین کتێب بۆ ئەو مۆزوعە باسیەکە ئەحکام الفەن والتەمثیل کتێبێکی گەورەی باسی ئەم بابەتە زۆر بە دوور و درێژی ئەکات هەر بە ڕێزێک بێ بیخوێنێتەوە. ئەمە دروست نییە لە فلیمدا خەڵک خۆی بکات بە مەلایکەت خۆی بکات بە پێغەمبەر یان ئافرەتێک هەر جارێک شووەکە بە کەسێک لە فلیمە ئەمانە جائیز نییە بەڕێزان و خۆشەویستانم دروست نییە ئێمە موسڵمانین. پرسیاری دووەمی کە دینی یعقوب چی بووە؟ طبعا دینی یعقوب بەڕێزان و خۆشەویستانم هەر پێغەمبەرێک هاتۆ بەرنامەیەکی تایبەتی خۆی بووە بەرنامەیەکی تایبەتی خۆی بووە ئەمان لەسەر دینی پێغەمبەر ئیبراهیم بوونە پێغەمبەر یعقوب لە دوای پێغەمبەر ئیبراهیمەوە هەتا پێغەمبەر موسا و پێغەمبەر عیسا دێ بەڵکو هەتاوەکو پێغەمبەری خۆشمان هاتووە صلی الله عليه وسلم خەڵکێک لە دەسەر دینی پێغەمبەر ئیبراهیم بووە تەنانەت پێغەمبەری خوا کە نوێژی کردووە پێشەوەی نوێژ واجب بێ لەسەری ئەم 5 فەرزە وەکو لە کتێبەکان هاتووە دوو نوێژی کردووە بەیانی ئێوارە لەسەر دینی پێغەمبەر ئیبراهیم ئیدەن لەسەر دینی ئەوان بوون. دایکی بەڵێن و کاک بەڵێن هەردووکیان قسەیان کرد. دایکی بەڵێن باس پرسیاری ئەوەی کرد کە جا پرسیاری کاک بەڵێن لە پێشدا ختمی قورئان بکات ئایا پاداشتی بۆ ئەنووسێ بەڵام بەمەرجێ پاش و پێش بکات واتە مەسە بۆ نمونە لە سەرەدادا سوڕەتی ئالی عیمرانە خوێنە دوای دێتەوە بۆ بەقەرە ئەمجا چێ سوڕەتی کافە خوێنە دوای دێتەوە بۆ سوڕەتی یوسف پاش و پێشکردن لە ختمیان نیە برا بەڕێزەکەم ختمی قورئان خێرەکەتر بۆ نووسێ هەمان خێرت بۆ ئەنووسرێ هەمان خێرت بۆ نووسێ بە ڕێزەکەم بۆیە وا باشترە ئەگەر ناوی ختمەی لێبێنی لە ئەلحەمدوللا و دەست پێ بکەیت لە ناسۆ فەلەق و ناس و تەواوی بکەیت ئەمە ختمی تەواوەکە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم و ئەگەر نا بە هەر لە شوێنێک سوڕەتێ بخوێنی لە شوێنێک سوڕەتێ بخوێنی هەمان خێرت بۆ نووسێ بەڵام ئەسڵی ختمەکە ئەوەیە لە سەرەتاوە دەست پێ بکەیت. دایکی پرسیاری ئەوەی کرد کە بووکەکەی تووشی قەدەر هاتووە بە سەیارە کە تووشی قەدەرەکە هاتووە و توێتی ئەم بووکەم چاک بێتەوە بۆ نمونە ئاژەڵێکم بەخێر ئەوەندە پاراکەم بەخێر ئەو کارە ئەکەم نەزری کردووە دوایی بۆ هۆی ئەو حادیسە و بووکەکەی وەفاتی کردو خۆی گەورە ئەفریکا یا رب العالمین ئایا ئێستا نەزرەکەی لەسەرە؟ نا ئێستا ئەو خوشکە بەڕێزەمان نەزرەکەی لەسەر نییە مادام نەزرەکەی ناتۆتە دی ئەو نەزرەکەی بۆ ئەو کردووە کە هیچی لێ نییە کە شتێکی لێ هات نەزرەکەی لەسەر نییە خوشکە بەڕێزەکەم. کاک سەنگەر لە کفریکە کۆتا پەیوەندی بوو فەرمووی سلفەمان کردووە 1,200,000 ئایا زەکاتی تێدا نا 1,200,000 هەر زەکاتی تێدا نیە لە پرسیاری ئەو برا بەڕێزشمانە ڕوونمان کردەوە تۆزێ بە تەفاسیل بەرا 1,200,000 زەکاتی تیانە نیسابی زەکاتی تێدا نیە. پرسیاری دووەمی و برا بەڕێزەمان نیەتێنان بە دەنگی بەرز خەڵکێک ئاوە نوێژەکە مەسەن ڕۆکاتە قیبلە ئەڵێ نیەتمە مەسەلەن 4 ڕەکات نوێژی نێوەڕۆکەم بەو شێوازە ئایا ئەم بەم جۆرە تەبەن بە دەنگی بەرز پێغەمبەر نیەتی نێناوە لە نوێژدا لە نوێژدا برایان و خوشکانی ئازیزم نیەت هێنان بە دەنگی بەرز نابێت نیەت لە دڵدایە چونکە بەڕاستی خەڵکێکی وایە نیەت بە دەنگی بەرز دێنێ بەڵام دڵی شتێکی درا یعنی نیەت ئەبێ لە دڵ تابێ لە دڵ
ئەنی ناکرێ بەدەم بیڵی بیرت دڵت لای نەبێ. جاری وای من کوڕێک بۆی جێڕامەوەیت ئەی مامۆستا باوکم بەلای بەرماڵەکە و بوومە نوێژی مەغریبی کردووە وتێتی نیەتمە 4 ڕکات نوێژی ئەم مەغریبا ئەکەم وتمە باوە 4 نییە 3 وتێتی با بە دڵ حسێبە ئەبێ فعێمەشەڵەن دڵ حسێبە بۆیە بەڕاستی نیەتیەنان بەدەنگی بەرز نابێ بە تایبەتی لە نوێژدا ئینسان بەدەنگی بەرز نیەت نێنێ با هەر بەدەنگی نزم نیەت بێنێ ئەوە سنەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم چونکە إنما الأعمال بالنيات مشتبه بنيته ومحلي نية شويني نية ينان ضلي إنساني بروادار بريان وخشكاني عزيزم دیارەکات ما نەما بۆ درێژەدان بە بابەتەکە لە کۆتاییدا لە خوای پەروەردگارە پاڕێمە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی ئەڵم یا ڕەبی خوای پەروەردگار لێتە پاڕینەوە لەم کاتە پیرۆزەدا یا ڕەبی خوای پەروەردگار ئەو برابە ڕێزانەمان ئەو خوشکە ئازیزانەمان کە پەیوەندیان پێوە کردین کە داوای دوعای خێران لێ کردین و ئەو بەڕێزانی دانیشتون بە دیار بەرنامەکەمانەوە و پێویستیان بە دوعای خێر بۆ یا ڕەبی خوای تەعالا کاریان بۆ ئاسان کەی یا ڕەبی خوای ئەگەر نەخۆشن شیفایان بی ئەگەر نەخۆشیان هەیە شیفایان بی ئەگەر قەرزارن دانەوەیان بۆ ئاسان کەی ئەگەر کێشە و مشکیلەیەکیان هەیە یا ڕەبی خوایە کێشە و مشکیلەکان لە کۆڵکەیتەوە ئەگەر خۆشەویستێکیان لێ دوورە یا ڕەبی خوای لیان نزیکەیتەوە یا ڕەبی خوای تەعالا لێتە پاڕینەوە ئەو برابە ڕێزانەمان ئەو خوشکە ئازیزانەمان کە پرۆسەی هاوسەرگیریان نەکردووە یا ڕەبی خوای کاریان بۆ ئاسان کەی پرۆسەی هاوسەرگیری بکەن ئەو بەڕێزانەی کە پرۆسەی هاوسەرگیریان کردو منداڵت پێ نەبەخشین خوایە منداڵیان پێبەخشی خوایە منداڵی ئەوانش ساڵحکەی کە پێت بەخشیون یا ڕەب العالەمین یا ڕەبی خوای لێتە پاڕینەوە بۆ خاتری گەورەی خۆت بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت هەر بەڕێزێک هاوکاری ئەم کەناڵە پیرۆزە ئەکات بۆ ئەوەی فەرمودەکانی تۆ پێغەمبەرەکەت بەردەوام بگا بە موسڵمانان خوای تەعالا دەقات پاداشتی بیتەوە یا ڕەبی خوای هەر کەسێک نایەڵێ ئەم چرایە بکوژێتەوە هۆکاری مانەوەی ئەم چرایە بێت یا ڕەبی خوای تەعالا بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت ڕەحمی لێ بکەیت ژیانی خۆشکەیت پارەی حەڵاڵی بە قسمەتکەی دووری کەی لە ناخۆشی و نەخۆشی یا ڕەب العالەمین خوای پەروەردگار لێتە پاڕین و لە گوناهی دایک و باوکمان خۆش بە لە گوناهی مردوەکانمان خۆش بە عاقبەتمان بەخێر بگێڕا لە گوناهی مامۆستاکانمان خۆش بە دەرەجیان عالیکە یا ڕەب العالەمین تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای پەروەردگار ئەسپێرم وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.